قوتابیانی کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانین لە میانی چالەکیەکانی ڕۆژی ژیانی پەرستاران لە مۆڵێک کۆبوونەتەوە و ڕۆڵی گرنگی خۆیان بۆ هاوڵاتیان بەیان دەکەن. ئەوان 12 مێزیاندا نابوو کە هەریەکەیان چەند پەرستارێکی لەسەر بوو. هەر مێزەش تایبەت بوو بە پشکنین و ڕێنماییەکی تەندروستی. ژیر قوتابی زانکۆیە و لە کۆلێژی یاسا دەخوێنێت. هاتووە تا پشکنیم بکات و ڕێنمایی تەندروستی وەربگرێت. ئێمەش هەنگاو بە هەنگاو هاوڵێتیمان کرد تا بزانین پرۆسی پشکنین و پێدانی ڕێنماییەکان چۆن بەڕێوە دەچێت. ڕۆژانە پێویستە چەند کالۆری وەربگرین؟ کالۆری وەربگری وەڵا اختیار اینجا ئەمیش بەپێی ڕەگەزە گۆڕێت چ نێربێت چ مێبێ. ئیسا بۆ ڕەگەزی نێر پێوە بڵێم. ڕەگەزی نێر بە اختیارەکان 3000 کالۆری، 2000 کالۆری، 1500 کالۆری. 1500 کالۆری. ئەبێت 2000 کالۆری، 2000 بۆ 2500 کالۆری وەربگرێ. کاکژیت بەپێی تەمەنەکەمە فشاری خوێنە بەرزە، بەڵام کێش و باڵاو زۆر ئاساییە بۆ ئەوەی کە فشاری خوێنێ کەمێک هێشتا نەگەشتووە بەوەی کە زۆر بەرز بێ، ینی بەڵام ئەگەری ئەوە هەیە کە لە داهاتوە تووشی بەرزی فشاری خوێن ببی، ئەگەر ئاگاداری خۆ نەبی لە هەموو وڵاتەکانی جیهانە باشترین ڕێگە بۆی کە فشاری خوێنیان کۆنتترۆل بکەن بریتە لەوەی کە بە ژیانێکی تەندروست بژین. شوازی ژیانی تەندروستیش بریتە لە خواردنی تەندروست لەگەڵ وەرزشێکی تەندروست. من ڕێنمایی تێمە چۆن چی بکەیت بۆ ئەوەی کە کاتێک تووشی ئازاری دام سەرەتا پێویستە هەموو 6 مانگ جارێک سەردانی دکتۆری دام بکرێت بۆی ئاگادار بی لە کێشێک لەوانەیە کێشێک لە دەمودان تابێت تۆ نەهەستی پێ نەکەیت. هاوڵاتیان بە گرنگیەوە لە هەڵمەتی پەرستارەکان دەڕوان و پێیان وایە لە زیادکردنی هۆشیاری تەندروستی هاوڵاتیان ڕۆڵی باشی دەبێت. خۆمە تاوەکو ئێستا هیچ فەحسێکم نەکردووە، یعنی هەتا ئەم تەمەنە هاتووم کەم جار هەبوو کە سەردانی نەخۆشخانەکەم کردووە، بەڵام فرسەتێکی باش بوو لێرە بە سوودفەش هاتم بۆ ئێرە. فرسەتێکی باش بوو بۆی کۆمەڵ شت هەبوو لە یعنی بۆ نمونە فشاری خوێنم بەرزەوە ئەمانە یعنی تا ئێستا نەمزانی بوو. فرسەتێکی باش بوو لە بەردەمەکە ئەمانم بۆ دەرکەوت و زانیم. بەتەئەکید هەموو کەسێک هەموو ئیشێک ڕۆڵی گرنگی خۆی هەیە لەناو هەر دام و دەستگایەکە بێت. پەرستارەکانیش بەپێ ئەوانەی کە من ئەم شەو لێرە بینیومە و ئیشەکانیان بەجددی یعنی چۆنەڵەیەتوانی بڵێ کەسێکی گرنگی ناو کۆمەلگان پێویستە ڕێزی زۆریان لێ بگیرێت. بەڵێ طبعاً ئەم چالاکیانە گرنگێکی زۆری هەیە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەسەر زۆر لایانی تەندروستی و هەروەها فەحسیان بۆ کرێ. کۆمەڵێک فەحس بۆ هاوڵاتیان نەکرێت کە زۆر گرنگە بۆی کە مەسەلەن هەر نیشانەیەکی نەخۆشی هەیە پێشتر بزانن و زایدەن هۆشیار بن لەسەر ئەو نەخۆشیانەی کە هەیە. و شارزایانی بواری تەندروستی دەڵێن پەرستار نزیکترین هاوڕێی نەخۆش و دڵی نەخۆشخانەیە. پەرستار واتە هێڵی بەرگری هەر نەخۆشخانەیەک. ئەو کەسانن کە لە دوای بینی دکتۆر کارەکەیان دەست پێکات و چاودێری نەخۆش ئەکەن وەک ئەوەی کەسێکی نزیکی خۆیان بێت. بەڵام ئەوانیش وەک زۆر چین و توێژی دیکە لەلایەن حکومەتی هەرێمەوە ئاوڕێی پێویستیان لێ نەدراوەتەوە و خزمەت نەکراون. هەر ئەوە شاوای کردووە لەجێی سەرقاڵبوونی کار و پیشە و فرمانەکانیان لە نەخۆشخانەکان هەر ڕۆژە و لە شەقام و کوچەیەک گردبوونەوە بۆ مافەکانیان بکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.